دواوی کە باسی ڕێبازی و گیانی کوێخایەتی و بەدگومانیمان کرد هاتینە سەر سستی و لێچوونەوە واتە تەمەڵبوون و ساردبوونەوە لە دیندارەتی لە چست و چالاکی کاری ئیسلامی لە بانگەواز لە عیبادەتەکان لە جیهاد لە ئامادەسازی لە نووسین لە خزمەتکردنی خەڵکی لە هەر شتێک بێ کە لایەنێکی دینداریە و تۆ لێی سارد بوویتەوە. باسمان لەوە کرد کە هۆکارەکان زۆرمان لێ باسکردن وابزانم نۆ سەبەبمان باس کرد ئێستا دێمە سەر دەیەمینیان کە ئەبن بە هۆکاری ئەوەی تووشی ئەو سستی و لێچوونەوانە ببین. خاڵی دەیەمیان ئەوەیە خۆ ئامادە نەکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی بربەستی ڕێ. زۆر جار کەسە دیندارەکە خۆی هیچ لە نەفسیەن خۆی ئامادە نەکردووە یان جگە لە نەفسیەن هەروەکو لایەنی مادیشی خۆی ئامادە نەکردووە بۆ کەند و کۆسپێک کە دێنە ڕێگای. ئەنجا ئەو کەند و کۆسپ و لەمپەرانە ئەو بربەستانە کە دێنە ڕێی ئەشێ هیچ شخصی خۆی بن. مەسەلەن حسابی بۆ نەکردووە ئەگەر ئەوەندە بڕوا ئەوەندە جوم و جوڵ بکە جەستەی نەخۆشەکەوێت، یان ئەگەر ئەوەندە سەفەرکە پارەی نامێنێ، یا ئەگەر ئەوەندە لە دەرەوە بێ کێشەی خێزانی بۆ دروست دەبێت، یا ئەگەر ئەوەندە مناڵی زۆر بوو نەیتوانی پەروەردەیان کات کێشەی تری بۆ دروست دەبێت، یان ئەگەر ئەوەندە مەشغوڵی بازرگانیەکەی بوو بەڵام لەم لاوە هەر ئیحتیمامی بە عیبادەتەکانی خۆیدا لەولا بازرگانەکەی احتیمال لە زەرەری بەسەرا بێنەیان ئەیداتە دەست خەڵکێکی تر وەکو خۆی شیاوانە نایبن بەڕێوە، یان کاروبارێکی تری بانگەوازەکەیە و بۆم ئەیویست مەسئولیەتێکیشی دەستکەوێت دیسانەوەشی دەست ناکەوێت سستە بێ و سار دەبێت، یان بربەستی تری ئەمنیە ئەوە تند خۆی گرتبوو لە بارودۆخێکی نالەبارە وەکو کوردستان کە گۆڕانکاریەکان لا قانونین علاقیان بەسەر هێز و دەسەڵات و بارودۆخی دەرەکیەوە هەیە، ئەبینی کابرا ڕیشێکی هێشتۆتەوە ئەچێ بۆ مزگەوت و باسی ئیسلامەتیەکە ئەوانە لە پڕ زەختەکەوێتە سەر کۆمەڵی خەڵکی موسڵمان ئەویش ناوێرە ئەنجا وردەوردە ئەویش هەست بە زەختەکەکە ئەو حسابی بۆ ئەم زەختە نەکردبوو پێشتر حسابی بۆ گرتن ئەسڵن نەکردبوو دوایی کە ئەگیرێ و باشفترێ بەرەبێ ئەشکەنجە ئەبینێ ناڕەحەتی گومان درۆ دەلەسە بۆ هەڵبەستن مەلەفێکی زۆریان بۆ هەڵبەست و حکومە درێ حکمیش نەدرێ دوای فترەیەکی تر دێتە دەرەوەی تر وردەوردە سار دەبێتەوە چونکە حسابی بۆەوە نەکردبوو. ئەبێ ئینسانی داعی ئینسانی مسلمان کە دینەکەی گرت حساب بۆ ئەم لایەنانە هەمووی بکە، حساب بۆ بکەی کە تۆ دیندارێتێکرد بربەستت دێنە ڕێگا. جا عادەتەن ئێمە هەر کە ئەڵین بربەست و لەمپەر و کەند و کۆسپێک دێتە ڕێگا زوو خەیاڵ بۆ لایەنی ئەمنیەکەیەچە چونکە دائیما ناحێ ئەمنی زەخت لەسەر مسلمانان زۆر زۆرە هەمومان ئێستاوە ئەبینین لە هەموو جیهانە و لە زمنیشە لە وڵاتی خۆشمان ئەم زەختە لەسەر مسلمانان چەند زۆرە. بەڵام تۆ ئەبێ حساب بۆ بربەستەکانی تریش بکەی، بربەستی خێزانیە، بربەستی خوێندنە، بربەستی داراییە، بربەستی خزمایەتیە، هیچتی ترە، ئەبێوانە هەمووی حساب بکەی. کابرا مەسەلەن ئەبینی چست و چالاکە بەڵام لە پڕێکا کێشەیەکی خێزانی بۆ دروستە بێت خێزانەکەی تەحملی ناکا لەوە زیاتر. چەند جارێکی تر مناقەشەیان کردووە لە سەرەتا وەکو مناقەشەکردن وەخت بۆ مەشتەرخان کە ئێمەژەمانە بچین بۆ سەردانێک بۆ خزمایەتیەک بۆ شین و شادیەک بەشدار بین تایە بۆ سەیرانێک بڕۆین، بەڵام ئەم مەجالینی هەروازانە خێزانەکەی واجارە سەبری گرتو بەڵام خێزانەکەشی سەبرەکەشی تا مەجالێکە ئیتر وەختێک گەزانی ئەتەقێت ئیتر بێ بە کێشە لە ناویانە. حسابی بۆ ئەم کێشەیە نەکردووە کە ژنەش لە هەمان کاتە مافی خۆیەتی گەیشتۆتە ئاخر دەرەجەی تەواوە تۆرێ ئیتر هەموو کاروبارێکی داعوەکەی وەستەیە. ئەبێ حساب بۆ هەموو ئەم لایەنانەی بکە. مالیکی کوڕی دینار دەرسیەوتەوە کوڕەکەی هات بە گوێیا چرپان دوایی ڕووی کردە تەلەبەکانی وتی کۆتایی بە دەرسەکە دێنم ئێستا ئەبێ بڕۆم وتیان چی قەما خێر وتی وڵا خێزانەکە مەڵێ لە ماڵەوە نان نییە نانمان نییە ئەبێ بڕۆم بزانم مشوری نانێ بخۆم. مالیکی کوڕی دیناریش خەتات بوو شتیە نووسیەوە خێرا ڕۆی چەند لاپەڕێک شتێکی نووسیەوە و بۆی پارێ پێیاکە بڕۆ بیداتەوە بەنان بۆیان پێشترە بۆیە بڵێن حسابی ئەوەی بکرداتەن حتمما یەکێکی وەکو ئەویش حساباتی هەرەوە کردەوە بە زاهیدانە ژیاون. بەڵام
تۆ وەختێک کە بەرنامەیەکت بۆ خۆت داناوە بێحساب بۆ ئەمە بکەیت لە پڕێکە ئەو خێزانەوەیان لێ دێ یان جۆری خێزانەکە تۆ لە سەرتاوە لە ژنهێنان تا حسابت بۆ نەکردووە کە خۆت داعی دەبێ ئافرەتێکیش بێنی کە تەحملی و داوای تۆ بکە ئەگەر خۆشی داعیە دەرنەچێ خۆ بێت تەحملی داوەکەی تۆ بکە هەست بۆ بکە کە تۆی متەفەرق کردووە بۆ ئەم دینە ئەو خەمی ماڵەکەی هەڵەگرێ بۆی تۆ بێ خەمکە ئەجناژ ناتوانێ لە خۆشیەکانی خۆی واز لێبێنێ و لە بەرخاتری داوەکەی تۆ ئەو ئەگەر نەزانێ ئەویش بەشدارە لەم پاداشتەی کە تۆ پایەکەی ئەویش لەو تەحملی نامێنێ یان لە سەرەتاوە مۆفەق نەبوو لە هاوسەرگیریەکە ئافرەتێکیان ئەبینی چست و چالاکە و داعیەکی باشە بەڵام مێردەکەی تەحملی ئەوەی ناکە بۆیانە بێ بەچێش ئەبێ بزانی یان مناڵەکان باش پەروەردە نابن لێ بێتەوە بە چێشە خۆی پەروەردگاریش فەرمی یا ئەیها الذین ئامنوا ڕووی لەو کەسانە کاتۆ کە خطابەکە ڕووی لەو کەسانەیە کە ئەهلی ئیمانن يا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم أفرمي أيو كساني باورتان هناو لها وسروا من الله كان تانا هواية انتهاية دجمن تانا هوشدار بن ليان بحذر بن بەڵام ئەگەر سەرفی نەزەرتان هەبێت و سینە فراوانە ڕەفتارکەن و لێبوردنتان هەبێ خوای گەورەش لێبردووە و بە بەزەییە سەرۆت و سامانتان ماڵ و مناڵەکانتان مایەی تاقیکردنەوەتانن پاداشتی هەرە گەورەش وا لە لای خوای پەروەردگار ئەمانە جاری وایە ئەبن بە بربەست لەوەی کە تۆ نەتوانی بانگەوازەکەت بکەیت جاری وایە خۆیانە بنەوە بە دوژمنی خۆت دوژمنی بانگەوازەکە بن کە سوکاریان دنیانەدا مەسەلەن وایان لێکا کە تۆ بۆچی ئەوەندە لەلایەن پیاوەی بۆچی هێڵی وا بکە تۆ گەرژنبی و مێردەکەی خۆت باشە بەستیتەوە چیە شەو ڕۆژ لە مزگەوت کەوتووە و هەروە ئەم کێشان ئەنجا جگە لە کێشەی خۆراک و پۆشاک و سەیران و شایی و ئەو شەوق و زەوقانەی دنیا کە ئەشێ ببێ بە سەبەبێک بۆی ئەم کێشانە لە نێوانیانە دروست ببێ خوای پەروەردگارە فەرمێ ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب أفرمي ممكن نبو خواي قورا ريزي مسلمانان هر آوان ليقر نا هر أبو تاقيان بكاتوا تاقي كنوي خوان بسرابينا تا بيسكان لباككان هلا ويري تا جيان كاتو ليكتري چون جيابنو ليكتري بم تاقي كرنوانا بم بربستاني سر رقاكت هەر یەکێک لەوانی کە باسمان کردو ئەوی باسیشمان نەکردوون بەڵام بربەستی ڕێگان ئەبن بە سەبەبێک بۆ ئەوی کە تۆی پێ تاقی بکرێتەوە کە لە تاقیکردنەوەکەیان دەرناچی سار دەبیتەوە دێتەوە دواوە ئەبێ هەستی پێ بکەی کە ئەمانە هەمووی بربەستی خوێندن بێ هیدارایی بێ سەرۆت و سامان بێ ناو بەناوبانگی بێ خێزان بێ زیندان بێ گرتن بێ ڕاوەدونان بێ مەحرومبوون بێ هەرچی شتێک کە دێ بەسەرتا ئەبێ بزانی ئەمانە هەمووی تاقیکردنەوەی خوای گەورەن و هیچ شتێکیش بەبێ قەدەری خوای گەورە نابێ خوای گەورە ئاگای لە وەزعی تۆشە بۆ تۆشی خۆشەوێ ئەوەش نییە ڕقیشی لێت نییە موسیبەتت بەسەرا بێنێ تاقی دەکاتەوە بۆ ئەوەی وەردەوەردە بسەلمێ لە لای خۆشت بسەلمێ کە چەند ئیستعدادت هەبووە کە لە پێناوی خوای پەروەردگارە سەبر بگریت و سەربەرزانە لە ئیمتیحانەکان تا دەرچی وەکو هەممان نەزانین چۆن خوای گەورە سەیدنا ئیبراهیمی ئیمتیحان کرد خوای گەورە فەرمێ ئەلیف لام میم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين أفرميت شما خلشي وقمانا بن هربوني كوتي أن باورمان هنا ويترتاقي ناكرنو هرون كابريت البلا والله إخوة من مسلمان وبوما ما بسرعها جا خواهي قورا فرمي إما كساني بيش أوانشمان هر تاقي كردوتو خواهي قورا أزاني چي راز قويا بەڵام بە تەکید ئەژزانێ چێ درۆزنە بەڵام ئەوێ ئیقامە حوجە لەسەر خۆت بکات بۆی تۆ خۆت دوایی بزانی ئەم عالەمە هەمووی لاف و گەزافیەوە لێ نەدا کە دینەکەی سەرخستووە خوای گەورە لە قیامەتە ئەیهێنێتەوە پێشەوە هەموو فەرمێ وەلەنەبلوەنەکم حەتى نعلم المجاهدين منكم والصابرين ونبلو أخباركم هەر ئیمتیحانی خۆشتان نییە ئیمتیحانی ڕەفتارەکانیشتان ئەو هەواڵانەی کە لەسەریشتان بڵاو بێتەوە بزانە چەند ڕازگۆ بوون سەرچاوی هەواڵەکان لە خۆتەوە بوون یا لە یەکێکی ترەوە چەند ڕازگۆ بوون لەوەیە
خی گەورە تاقیتانەکاتەوە ئەفەرمێ تاقیتانەکەینەوە تا مجاهیدی سەرڕاست و ئارامگرانتان دەرکەون ئێمە هەواڵەکانیشتان تاقیەکەین. لەبەرەوە بێ حساب بەوە بکەی بربەستێکی ڕێکە دێتە ڕێگات زاڵبی بەسەریا بە قووەتی ئیمان بزانی ئەمە لە قەدەری خوای پەروەردگارە، بزانی کە تۆی پێ تاقیەکرێتەوە، بەڵام ئەگەر شل بووی لە بەرامبەریات بێگومان سستە بی و دێەوە دوا. امتحانی یەکەم امتحانی دووهەم ئەمە چۆن لە دنیاە تەلەبەیەک امتحانی هەیە لە کۆمەڵی مادە لە فیزیا و کیمیا و جوگرافیا و تاریخ و لە هەرچی ئەو دەرسانەی کە هەیەی امتحانی دنیاش بۆ دینداران هەر بەم شێوەیە. امتحانە لەسەر سەرۆت و سامانە، لەسەر نەبوونیە، لەسەر مناڵە، لەسەر زیندانە، لەسەر گرتن ڕاوەدونانە، مەحرومبوونە. هەموو لەم امتحانانە تۆ بەردەوام لە امتحانای پێویستە سەبر و ئیماندارەتێکی بەهێزت هەبێ. إنه من يتقي ويصبر هەتاکو زاڵبی بەسەر ئەمانێ. هەموو ئەوانە بربەستی ڕێگان پێویستە بیان بڕی. ئەگەر شل بووی تایە کەوتی تایە بە تەکید سستە بی و دەیتەوە دواوە. خوای گەورە لاماندا خەڵکانێک هەن تووشی عەزێتێکی زۆر بەسیط بووە دیندارەتێکی واز لێنە. چەند هەیە وازی لە نوێ شێناوی، هەر بە خۆت بڵێڕۆ کە تۆ واز لە نوێ شێناوە. ئێستا تۆ پێشتر مەگەر چەکدار نەبووی، تەنزیماتی ئیسلامی نەبووی، پێشتری شوکاری ئیسلامی لەسەر شان نەبوو، ئەی تۆ بە خۆت ناڵی تۆ باشە نوێژەکان تەکەی، بەڵام تۆ پێشتر داعی نەبووی، لە مزگەوت تا دەرسن نەبوو، تەنزیمی گەڕەکێکت نەگرت بۆ دەست فریای سەرخوراندنی خۆت ناکەوتی، ئێستا بووان لێ هاتووە. دینەکە هەرە و دینە نییە، واقعەکەش هەرە واقع نییە، خەڵکەکە هەرەوە نین، جاهیلتر نەبوون ئێستا کە پێویستیان زیاتر بە دینەکەتە. ئەی بۆ سست بوویت و خۆت هاتوویتەوە دووە. ئایا وەکو جاران یا بوویتەوە بە عەرابی